سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان بڕی 20,000 لتری دیکەی نەوتی سپی لە شاری سلێمانی بەسەر 700 خانەوادەی کەم دەرامەتدا دابەش کرد. ئەوە لە کاتێکدایە هەفتەی پێشوش بڕی 20,000 لتری دیکەی لە شاری هەولێر دابەش کرد. بڕیارە هەر ماڵێک بڕی 40 لتری پێ بدرێت و بەسەر هەژاراندا دابەش دەکرێت. زیاتر لە 20,000 لیتر نەوت لێرە دابین کراوە لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کابسار مەجیدەوە بە هاوکاری ئەو خێرخوازانی کە بەدەم با بڵێن ڕاگەاندەکەیەوە هاتوون. ئەمە پێشتر پلانی بۆ داڕێژراوە دیارە لە ڕێی ئەو با بڵێن لیژنانەوە کە تایبەتمەندن بە ئیشە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە مەڵبەندەکانی هەیە لە ئەنجومەنەکانە و لە ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەریە لیست ئامادە کراوە بۆ ئەو ماڵە فەقیر و هەژار و کەم دەرامەتانەی کە بە ڕێژەیەکی بەرچاو پێویستیان بنەوتە، یعنی ئەو کەسانی کە لەژێر هێڵی هەژاریەوەن و نەوتێکی زۆر پێویستیان بنەوتە پێویستیان بە گەرمبوونەوە هەیە لە ماڵەکانیانە لیستەکان ئامادەکراون لە پێشووترا. دواتر بە پێ ئەو لیستانە ئێمە هاتوین دیارە ئەم نەوتە دابین کراوە و بۆ سنووری سلێمانیە شایانی باسە ئەمە دووەمین حملەی نەوتە لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لەم ساڵە کە جێبەجێ بکرێەوە لە دەڤەری هەولێری شابەت ئابێت شاری هەولێر 20,000 لیتر نەوتی تر ئێستا 40,000 لتر دابەشکراوە تا ئێستا لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ و خێرخوازانی کە بەدەم داواکاریەکەیەوە هاتوون زیاتر لە 40,000 لیتر نەوت دابەش کراوە. پێشتر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە کاتی ڕوودانی لافاوەکەی هەولێر و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆناش هاوکاری و سەبەتەی خۆراکی بەسەر کەسانی کەم دەرامەتدا دابەش کرد. کارگێڕی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری دەڵێت ئەوە ئیشی حکومەتە لەم وەرزی سەرمایەدا نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکات لە غیابی حکومەتە کە کەسانی خێرخواز دەستی خێرخوازیان بۆ هاوڵاتیان درێژ کردووە. ئەمە لە ڕاستیە ئەرکی حکومەتە وڵاتێکە لەسەر یعنی بەحری نەوتە لەسەر بەحری غازە، یعنی بەڕاستی کۆمەڵانی خەڵکانی کەم دەرامەت خەڵکانی خێر لە خۆنەدی و کە شۆڕشی کورد لەسەر ماڵی ئەوان لەسەر پشتی ئەوان هەڵگیسا ئێستاتێش هاوەڕێن یعنی یەکێک تەقەدا لە دەرگاکەیان دەبێت دوان نەوتیان پێ بدا. ئەمە ئەرکی حکومەت لە ڕاستیا بیکە بەڵامەتی خەڵکانی خێرخواز دیارە خەریکن. برای بەڕێزمان کابستاریش وەکو هەستکردن لە ڕووی بەرپرسیارەتیەوە یعنی بەڕاستی ئەم ساڵ پشتی شێری هەبوو خی گەورە پاداشی خێری باتەوە چەند نۆرەیەکی کردووە لە منتیقەی هەولێر منتیقەی سلێمانی و ئێمە ئیشەڵا ئەمڕۆ ئەم نەوتانە گەینە ئەو ماڵانی کە پێویستە پێیان بگا کە خەڵکی فەقیر وەژارن لە ناوچەی شارەزۆر پێنجوێن دەربەندی خان هەڵەبجە سەید سادق ئینشاڵا ئەم نەوتیان پێگەینین و بتوان یعنی بەڕاستی ئەمە کڵێکی گەرما بێ بۆ ماڵە سارد و سڕەکانی ئەوان کە لە سایەی حکومەتێکی کەم تەرخەمەوە سارد و سڕ بۆتەوە. بڕیارە سبەی سەرجەم ئەو بڕەنەوتەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە سنووری پارێزگای سلێمانی بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت تا چرای گەرمی ماڵەکانیان بۆ چەند ڕۆژێک بە داگیرسایی بمێنێتەوە و لەم سەر ماسۆڵەی زستان پارێزراو بن. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.